سڵاو بینەرانی بەڕێز ئەو کاتە و هەموو کاتێکتان خۆش بێ. 11 خەرمانانی ساڵی 1358 هەتایی بەرامبەر بە 2 سپتامبری ساڵی 1970 زاینی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی سپای پاسداران هێرشیان کردە سەر گوندی قارنێ لە نزیک شاری نەغەدا و بە پێی گەلێک سەرچاوە زیاتر لە 40 کەس لە خەڵکی ئەو گوندە ژن و منداڵ و پیر و پەکەوتیان کوشت. دیارە هێندێک ژمارە تا 60 دەڕۆ. سەبارەت بەم ڕووداوە کە 42 ساڵ لەمەوە پێش ڕوویدا لەگەڵ دوو میوان دەدوێن، ئیشان کاک عومەری کەریمی خەڵکی خودی گوندی قارنێ و شاهیدی ئەو ڕووداوەیە، هەروەها دیاکۆ مرادی لێکۆڵەر هەردووچیان ئێستا نیشتەجێی وڵاتی نۆڕێژن. ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و دەشتوانن ڕۆژ چوارشەممە 2:30 لە بەیانی بە کاتی واشنگتۆنی پێتەخت و یان ڕۆژهەڵاتی ویلایەتە یەکگرتووەکان و هەروەها 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستان لە ڕادیۆ شۆ گوێتان لێبێت. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. کاک عومەر، بە بەڕێستانەوە دەست پێ دەکەم. دەزانم گەڕانەوە بۆ 42 ساڵ لەمەوە پێش بە تایبەت ڕووداوی ئەوە ناخۆش ڕەنگە بە دروستی هەموو ڕووداوەکە لەبیر نەبێ، بەڵام بە پێی ئەوەی کە تاستا لەگەڵ ڕاگەنەرگشتەکان لە چەندین بۆنەی جۆرا و جۆردا لە ساڵی جۆرا و جۆردا قسەت کردو، دەمانهەوێت لە زاری بەرزتانەوە بسانین. با بەو پرسیارە دەست پێ بکەم، ئەو ڕۆژە کە ئەم کوشتارە دەکرێت بەرزتان لە نێو گوندی قارنێ بوون یا لە دەرەوە؟ سڵاو بۆ جەنابتو بۆ هەموو کارمەندانی دەنجی ئەمریکا. کاک سەلاجان، بەڵێ من ئەو ڕۆژەی لە قارنێ بووم، لە وەختی قەتڵ و عامەکەیدا، وەختی تەقەکەی، وەختی بریندارەکان، وەختی شەهیدەکانە من لە نێو دی قارنێ بووم. ئەمان پێشەوەی کە ئەوەت عەرز بکەم، پێشەوەی کە تەقەکە دەست پێ بکە، ئەمە دەگەڵ برایەکم شەهید محەممەدی کەریمی و خزمێکمان کامان دەچێشا لە پشتی دی قارنێ، لە پشت جادەکەی قارنێ پشقاوەخانەیان پێدەکوت. بەداخەوە کاکەمان کانۆک بوو، کۆمپلێسی تەرەختۆنەکەمان خراپ بوو. ئەمە کاکەمان زۆر بە زەحمەت بۆ ڕۆدەکرا، هاسان نەبوو، کانۆکەکە تۆزە قورس بوو. خەریکی کاڕۆکردنەکەی بووین لە پیرانشاری ڕا ماشێنێک کات، ماشێنێکی جیبی ئارتەشی بوو، بەرەو نەغەدەی دەڕۆی، ئەوەندە بە سورعەت دەڕۆی پیاو لێی دەترسا. ئەمە ناسیمانەگە ئەو کابرایە شۆفێری و ماشێنەی خوسرە و پاڵەوانە. خوسرە و پاڵەوان حەجەمێکی ئازەری خەڵکی نەغەدەی بوو، زەمانی شای و هەتا ئەو ئینقلابەی لە دێهاتان لە شاری نەغەدەی دەگەڕا لە بازاڕەکان، زنجیرێکی بەدەستەوە بوو، دەیز ئەو زنجیرەی بپسێنێ بەنێی پاڵەوان. ئەمە تا من نەمدی جارێک بپسێنێ، ئەو دەمی بوو بۆ پاسدار خوسرە پاڵەوان. ئەگە ماشێنی خوسرە پاڵەوانی دیکوتم کوڕینە بە خزمەکەمان و بە شەید محەممەدی دمبڕێک پەلەی بکەین، شتێک قەوماوە بەخوای تووشی بەڵایەکی دەبین. کاکەمان ڕۆ نەکرد بوو، تەواو خلاص نەبووین. لە نەغەدەی ڕاکۆمە کات بەرەو پازگای دووانی دی ئەمە بێخەبەر، خەڵکی قارنێ بێخەبەر چ بۆ چ قەوماوە. ئارتەشێکی زۆر و بەسیج و پاسدار و دەتوانم بڵم هەتا بە دوو چەرخەش بە ماشێنە بە ماتۆڕانی دی بە توێتای باری وانێت بار و ئەوانە بەرەو پیرانشاری دەڕۆشتێنەما. ئەمە نەمان دەزانی چ بۆ چ نەبووە. شەوێ ئەو شەوی وا بۆ بەیانەکەی ئەو کارە ڕوویدا، پێشمەرگەکانی هێز سمکۆی لە منتیقەی شنوێ ڕادێنە سەر پازگای دوئاوان، دەگەڵ ئەو پازگای دەرگیریان دەبێ و دەستنە سەر پازگاکەی 18 نەفەریان لەو بە کرێجگیرا و پاسدار و بەسیجانی وێ گوشت بوو. چەند نەفەرێ خوان شار بوو، لەوانەی خوان شار بووە بەیانی یەکێک لەوانە خوسرە و پاڵەوانە بوو، بە زیندوی نەجاتی بوو، هات خەبەری برد بۆ نەغەدەیدی. ئەمە هەر کاکەمان بەتاڵ نەکردووە گە بەسیج و پاسدار لە نەغەدەی ڕاهاتن بەرەو پیرانشاری ڕۆیشتن. ئەمان نەگوشت، ئەگە ئەمان گوشت پاچوونەمە دەگەڵ سەر جادەکەی قارنێ هەرسی 40 میترما فاسیلە هەبوو. کاکەمان ڕۆ کردو، ئەوان هاتە ڕۆیشتەمان لە زیینۆی نەغەدەی ڕا. کاک دیاکۆ دەزانێ بەو دیویدا نەغەدەیە، بەو دیوەیدا قارنەیە. تەقەی پاسدارە، تەقەی دۆشکە و ژێسێ و بڕن و بێکی سی و بە هەموو شێوەیەک تەقە داهات، هەرها 6 دەهات. دەحەوایان دەکرد و دەڕۆشت و جنێویان دەدا. جنێوەکەشیان دەگەڵ خوالی خۆشبان هەم دکتۆر قاسملوی ڕەحمەتی بوو، هەم مامۆستاشی عەزەدینی ڕەحمەتی، جنێویان نێوی ئەو دوانیان دێنا. لەمە تێپەڕینی دەمە بەترسەوە خلاص بوون و شوفێری تەرەختۆنەکەی تەرەختۆنی برد و ڕۆیە من چوومە نێودێگە، چوومە نێودێی 7 نەفەر لە ڕشسپیەکانی ئاوەدانیەکەی خوددا و بڵێن سپی ئاوەدانێ لە بەردەرچی
کارگای نەجاری وەستا مححمودی لە نێوەڕاستی دێ بوو وەستا مححمود خەڵکی ئاوادانی بوو نەجار بوو لەوێ ڕاوەستا بوون کوتیان چ خەبەرە کتمەگە بە قسەم بکەن ئەوڕۆکان دەمان گوژن ئەوڕۆ ڕۆژێ چێ ڕەشە بۆمە ئەگە بە قسەم بکەن هەست کەس تفەنجی پێبێ و تفەنجی هەیە لە ماڵە ئامادە بێ بینێتە دەرێ دیفاع لە خۆمان بکەین ئەوڕۆ وەک ڕۆژەکان دینێ چون زۆر جار هاتبوون دەوری دییان دەدا و تەقیان دەکرد و دەڕۆیشت و داهاتنەوە ئەمان ئەو سەفەرەی معلوم بوو بریندارن ئەمە ئەمە نەمان دەزانێت ئەگە چ ڕووی داوە و چ بووە زۆر باش کامەر دێمەولات دوازە باسی ڕووداوەکەی نێو گوندیژەکەی بعد دەستەوە لە کاک دیاکۆ بە پێ ڕێکەوتەکە دەبی ئەمە دوای فەرمانی جیهادی خومینی بۆ سەر خەڵکی کوردستان بێ و دیارە لە 28 گەلاوێژ بۆ پاشانیش ئایا ئەم کارەساتە دوای شەڕی نەغەدە بۆ یان پێش شەڕی نەغەدە بۆ بەڵێ پێشکی من ئەرزیادە بوو سلام هەیە بۆ خزمەت کاعومەری عزیز و سلااو ڕێز بۆ بینەران عزیزی دەنگی ئەمریکا ئەو ڕووداوە کارەساتی قارنێ هەرو زۆرەکە باس کراوە ڕووداوێکی تراژیک و کۆمەڵکوژێکی تەواو سیستماتیک و هەدەفمەند بوو کە بەسەر خەڵکی قارنێدا سەپاوە بەگشتی بوو بە برینێک یان ناسۆرێک بەسەر مێژووی و بەسەر جەستەی کوردستانەوە ئەو کارەساتە دیارە هاوکات دەبێیانی بەقەول بەگشتی ئاوی دەتوانێت هەڵسەنگێنی یەک ئەوەی کارەساتەکە کە دیارە کێشەی شەڕی نەغەدەی لە سەرەتای بەهاری ساڵی 58ەوە ڕوویدا دوای چەند مانگێک ینی دوای ئەو تێپەڕاننی چەند مانگ دەنێوەڕا دەهاوینی ساڵی 58ەوە کوشتاری قارنی دێتە ئاراوە بەڵام ئەو وانێکە تۆڵەسەنەوەیەک بوو بۆەوەی کە کوردستان نایەکی گەورەی بە ڕێفراندۆمەکەی 12 فەروەردینی بۆ کۆماری ئیسلامیدا و هاوکاتیش بوو کە لە 28 مردادی 58ەوە ئەو فتوای جەهاد دژ بە کوردستان لەلایەن ئاغای خومینیەوە دەرکرا بوو. کاک عومەر کەوا بوو پێشەوەی کە خەڵکەکە بۆ کوژرێ ئێوە گەیشتە نێو گوندەکەی دوایدا چی ڕوودا؟ با یەک شتت پێ بڵم کاک سەلاجان 3 ڕۆژ یا 2 ڕۆژ پێش ئەو قەتڵ و عامەی قارنێ کەربەلا عەزیم هەبوو مەعبوبی دیسان کاک دیاکۆ ئەو کابراوێ دەچێت دیبیان ناسیبیان بە چای خۆم نەمدی توێمان نیم گوێ لێ بووە مەعبوبی ببووە زمانی شای ساواکێکی پیس بوو دەو ئینقلابەشدا بۆ پاسدارەکی پیس مەعبوبی دەسەڵاتی هەبوو خەڵکی قارڕێ بانگ دەکا کەی خوددا ڕدێن سپی و شوڕاکان پیان دەڵێ وەرنەکنە من کاغەز و دەدەمێ هەست کەس لە هەجێکی لێیان پرسین چکارن و لێتان قەومە کاغەزەکەی منیان پێشاندن بڵێ ئەمە سەر و مەحبوبین یا مەحبوبی دەمان ناسێدی کاریان پێتان نابێ و ئازاد دەبن بەشێک لە خەڵکی دڵیان هیوایان بەو کاغەزەش خۆش بوو ئەوە کوتم ئەوەندەم بە حەرزی جەنابتی بکەم قەت و عامەکەوە دەستی پێکردی و پاسدارانگە هاتن لەوێ تێپەڕێن دەچن بۆ پازگای دواوان لە پازگای دواوان دادەگەڕێن بۆ نێو گوندی دواوان بڕێک دە قوڵادایە پازگاکە لەسەر تەبچێ پازگاکە کەوتۆتە سەر مەرزی مەزرای قارنی و دوئاوان و بەرەو سۆفیان وانە پاسدارەکان بەرەو دێ دوئاوان دەچن لەوێ دەگەڵ پێشمەرگەکانەگە شەوێت تەقایان کردو و ئەو حەمەلیاتیان کردو دەرگیر دەبن لەوێ نازانم دی پاسدار دەگوژرێن ناگوژرێن پێشمەرگەیەک شەهید دەبێت بە نێوی مستەفا جوان خەڵکی قەڵاتان بوو مستەفای خاتمی ئەمان پێیان دەکوت بە مستەفا جوان مەشهور بوو مستەفا جوان شەهید دەبێت پێشمەرگەکان دوای مستەفا ڕەحمەتی پاشەکشە دەکەن و دەوڕۆن پاسدارەکان دەستن نێو دێی دوئاوان 5 نەفەر لە خەڵکی دوئاوان ناتوانن هەڵێن پیر و کەوتوو بن بە نێوی حاجیمینەی خاڵند و حەوڵای خاڵند برابوون ئەو دوانە پیر بوون هەردووچیان بێتاقەت بوون نەفەری سێوم بە نێوی حاجی عەوڵات 2 نەفەرەکەی دیکە نازام نێوان چ بوو ئەو 5 شەهید دەکەن دێ دوئاوان تاڵان دەکەن و دەستێن چون دێ دوئاوان دێکی زۆر نەبووە دە 12 ماڵێک دەبوو تاڵانی دەکەن و بەرەو پازگای دوان دەگەڕێنجان لە پازگای دوان ڕابەرەو مەزرای قارنێ ئیدی پێدا دێنە خوار لە شوان و گاوان و هەرچی تووشی دەبن ئەوەڵ نەفەری کە لە قارنە شەهید دەبێت بە نێوی ڕەحمانی مامەولودی لە مەزرایە لە موچەی مام حەیزی لە بەرەوەی پازگای دوئاوان جای خڕ دەکاتەوە
ئیدی لێ دەدەن برینداری دەکەن و شەید نابێ بە برینداری بەجێ دێڵن بە زەلیلی 2 ڕۆژ نازام ڕۆژێک چەند دەمێنتەوە معلوم بوو هین ناڕەعەت بوو هیندی جەجر کێشا بوو ئەگەر چوینە سەر شەهیدەکەی دوای بهێنینەوە سنجی پڕ بوو لە جیاوە خولی بە جیاو شتی داگرت بوو مام ڕەحمانی لەوێ شەهید دەکەن دوای مام ڕەحمانی دەگەنە 2 نەفەر شوانی ئاوەدانیە بوون لە ئاوەدانیەوەی چەند سەر حیوانی هەیە شوانی بۆ دەگرن ئەو 2 نەفەرە شوانی ئاوەدانیە بوون بەنێوی کاک برامی ڕسووڵی و کاک زەفحەری ئەحمەد بوون ئەو دوانە شەهید دەکەن مەڕوو ماڵەکەشیان ڕێک لێ دەوژن 2 لە ڕووی جەنابتان تەقە لە حیوانەکان دەکەن لە گوێ درێژەکەی دەکەن ماڵاتێکیش لەوێ قڕ دەکەن دوایوان ئەگە ئەو شوانانە شەهید دەکەن ئیدی بە مەزرادا دێنە خوارێ مەزرای کانیسپی و گردی قۆڕغێ لەسەرەوەی دێنە دەگەنە ئەو مەزرای لەو مەزرای تەرەختۆنی ماڵی کا قادری قاوەچی قادری سلەیمانی پیان دەکول لە ترسی تەقەی لە مەزرا دەبن فعلان پێ دەبێت لە نۆکەڵقەنەوەی لە ترسان بەرەو دێنەوە لەو دەشتی گردی قۆڕغێ تووشی پاسداران دەبن سێ پیاویان دەگەڵ دەبێت کاک ڕەحمانی سلەیمانی کاکەریمی سلەیمانی ڕەسوول حەجەم هەر خەڵکی ئاوەدانێ بوو بەڕەحمەت بە شوێرەتەکەی نازانم ڕستی ماموسێنا پێ ئەو سێ پیاوانە لە ژنەکان جودا دەکەنەوە دایانهێنن هەرسێکیان شەهید دەکەن و دەکەنداڵیان داوێت لەو ڕووداوانەی لەو ڕووداوای قارنەدا گەلێک جار کە باسی دەکەن باسی مامۆستای گوند دەکەن کە بە قورعانەوە قورعان لەسەر دەست بۆ کە داوای لێکردون کە خەڵک نەگوژن ئەگەر بکرێ باسی و بە شەش بکایە بەڕاستی مامۆستایان لەوێ زۆر کەس دەڵێن سەریان بڕی بەڵێ کاک سەلاجان ئەگەر وەختە بێ دەگەینەویژە ماکتم چۆن بۆ ئاوات بۆ باس زۆر باشە تۆ چۆنت وە بیردێ بیژێرە دەنا دەگەینە ئەو شوێنێک کەگە مامۆستاش تێدا شەهید کراوە و سەری براوە دەگەینە ئەو شوێنیش دا دوایەوەی کە ئەو 3 نەفەرەی لەوێ شەهید دەکەن و ژن و منداڵەکەی دەور دەدەن حتا ئێوارێ ئەو ژن و منداڵە لەو بەرتاوەی بەجنێودان و ئەشکەنجە و قسەی سووک پیان ئەوان لەوێ ڕادەگرن دەگەنە دوایوان دەگەنە دەستێک لە شوان و کەڵەوان و لەوێ منداڵ و پیا تێکەڵ دەبن لە ترسان ناوێرن بڕۆن لە دەوری یەک خڕ دەبنەوە ئەوانە 13 نەفەر بوون تەقەیان لێ دەکەن نوێیان هەر لەوێ شەهید دەبن لەو 13 نەفەرەی نوێیان شەهید دەبن دوویان هەڵدێن دەستنە نێو دوو دڕکان خۆ دەشارنەوە دوویان منداڵ بوون ئەو منداڵان یەکیان 5 ساڵ بوو یەکیان 12 ساڵ دەبوو 12 ساڵ دەبوو ئەوانە هەمزەی هەڵدەگرن بە برینداری دەگەڵ خۆیان دێنن سمایل ئەگە 5 ساڵ بوو بەجێ دێڵن بە برینداری سمایل بۆ خۆی بەرەو قارنە دەگەڕێتەوە بەرەو نێو دێچون زۆر زۆر دوور بووە ما ئەوەندە دوور نەبوو ئەما سمایل منداڵ بوویدی بۆ خۆی دێتەوە بەرەو دێ ئەو 2 نەفەرەی دیکەش خۆ دەشارنەوە ئەو ئەوانش بە چای خۆیان دەبینەگە تەقان لێ کراوە و 9 نەفەر لەوانەی لەوێ بوون شەهید دەکرێن وەک کاکسەی سمایل و حەلی مەلا ڕەحیمی و هەرزی بازوورکە خوسرەوی ئەفشین و کاک سلەیمانی هەمزە پور و هەرزی بازوورکەم وەڵی ئەوان دیشم نێوەکان موسیۆمان 9 نەفەر دەبن ئیدی ئەوانە چواریان یەک ماڵینەوە کاک ئەحمەدی ڕامینی کاک ڕەحمانی ڕامینی خاتوزینی ڕامینی زێنەبی ڕامینی ئەو 4 خوشک و برابوون ئەوانە ئەوە لەوێ شەهید دەکرێن دەگەڵ حەسەنی مام ڕەسووڵی خەڵکی ئاڵیاوێ بوو شوان بوو لە قاڕمەردێمەوە لات زۆر باشە درێژەی ئەوەی کە دیتوتە بۆ مان باس بکەیت کاک دیاکۆ دێمە لای بەرەستان کاک عومەر لە قسەکانیدا باسی کەسێکی کرد بە ناوی معبودی ئەو دەم دوای شۆڕش نێوی ئەو کەسە و نێوی حەسەنی و ئەوانە زۆر داهاتە سەر زاران کە گۆیا تەنانەت لە بوونەتە هۆی ئەوەی کە شەڕی نەغەیدەش هەڵ ئایسێ ئەوەندەی تۆ لێ کۆڵینەوت کردودا ئەو کەسانە یا حەسەنی دەستیان لە ڕووداوانەدا هەبووە بەڵێ عرزکەم مەسلەی دەور و ڕۆڵی معبودی و حەسەنی دەو کارە ساتانەی دەکە بەسەر ناوسەی دەشتی سندووسێ بەگشتی شاری نەغەدە و قارنێ و قەڵاتان و گەڵوان و بایزاوی وانەدا هەیە دیارە دەورێکی یەکجار زۆر سەرچیان هەبوو ئاغای معبودی هەرە زۆرێک کە کاک عومەر ئاماژەی پێکرد یەکی لە فعدالەکان و لە بە قەول مالکینی ئەو سەردەمی دە دەورانی پاشایەتیشدا
ساواکی بوونە وەکو مراد خەتاری و ئەو کۆمەڵە کەسەی دیکە کە لێ و بەڵام ئەو کەسانێک کە دەوری سەرچیان هەبوو ئاغای معبودی بوو کە یەکزار زۆر دەوری هەبوو دە هەڵایساندنی شەڕی نەغەدەشدا بەڵام دوایەکانە دەور و ڕۆڵی گرنگی ئاغای حەسەنی ئیمام جومعەی ئەو کاتی ورمێ چەندە توانی بێ پشتوانی ئەو ڕەوتە بکات و مجاهدینێکی ساز بکە بنەی مجاهدینی حەسەنی و یا بەخەول مجاهدین و ئەوانەی کە بێن داکۆکی لەسەر بوون و وانێکی سیستمی حاکمیەتی تازە بە دەوران گەشتووی کۆماری ئیسلامی هەبێت بەڵێ ئەوانە دەوری ڕۆڵیان هەبوو و دەموردی کێشەی نەغەدەیدا هەم ئاغای معبودی دەوری هەبوتن و دەوری هەبوتن لە کوشتار و خەلاسۆکردن و پاکتاوی نەژادی کوردەوە و هەم ئاغای حەسەنی یەکزار زۆر بەربڵاوتر دەن ئەو کارە ساتانەدا دەوری هەبوو. کاک عومەر جوما لە تو دەبێت بۆ ڕووداوەکە فەر بۆ گەرن بەڵە زاوە لەوێ ئەگەرە و جەماعەتەی شەهید دەکەن و ئەو دوو منداڵە یەشان پاسدارەکان دەگەڵ خۆی دەهێنێ یەکیان بۆ خۆی بەلاخ خۆی دێتەوە ئەمە ئەگەر ئەو دەمی عەرزم کردی لە نێو دێ چەند نەفەر لە ڕدێن سپێکان و کێخوداکان لەوێ ڕاوەستا بوون ئەمن چوومە کنیا وتم ئەو ڕۆشتێکی ئاوا ڕوودەدا وتم ئەگە تفەنگمان هەبێت هەست کەس تفەنگی هەبێ و بتوانین بچینە تفەنجە دەست دەینە دیفاع لە خۆمان بکەین خوا لێ خۆش بوو عاجی شەریف هەر ئەو ڕۆژی شەهیدیش کرا خوا لێ خۆش بوو عاجی شەریف تووڕە بوو وتی لێمان ناگەڕن تووشی بەڵایەکمان دەکەن دوای ئەو قسەی ئیدی جەماعەتەکە بڵاوی کرا ئەمە هەتا ئەو دەمی هیچ کەس نەیزانیوە چێ گوژراوە چێ بریندارە یا چێ دەگوژرێ هیچ کەس نەیدەزانی بەڕەحمەت بە برا گەورەکەم مەلا ئەنوەر خوا لێ خۆش بوو ئەمەی بردەوە ژوورێ پێنج برابوونەوەی ڕۆژە چوارمان لە ماڵێ بوون یەکمان لە ماڵێ نەبوو چوینە ژوورێ بڕێک دانیشتین کاکم ڕادیۆتارانی گرت بوو ڕادیۆتاران باسی ئەو قەتڵ و حامی دوعاوانی دەکرد ئەگە پاسدار چوونە و بە تۆڵەی وانە چەند زیدی ئینقلاب و فڵان و فیساریان لەوێ کوشتۆ و تۆڵەیان کردوونەتەوە دیەکەشیان سووتاندووە لەوەیدا من بە دەرفەتم زانی لە ماڵە چوومە دەرێ کاکم ئاگای لێ نەبوو بەڕەحمەت بێگە چوومە دەرێ حەسارێکی چووکەمانە بوو ئەما دوو دەرکەی تێدا بوو دەرکەکان هەرچی بە خپەی داخست بووەوەی کەمە نەچینە دەرێ ئیدی بەسەر دیوارەکەیدا چوومە دەرێ گەیشتمە پشت دەرکەی و دیتم یەکێک لەو منداڵە بریندارانەگە دەبۆ کوڕی خوشکی من 5 ساڵەکە بوو نێ ئیسماعیل بوو بەدەستی جیرانێکمانوەیە دەیهێنا بیباتەوە پاسدارەکان پیان کرد بۆ ئەو منداڵەی بەرەوە بۆ ماڵە بابی بۆ خۆ زۆرەوە کارمان پێێتە ئەویش ئەگە منداڵەکەم پێدی کوتمەوە چیە کاکسەی یەکێک لە سەیدەکانی قاڕێ بوو تێوە پاسداران بە منیان کوتووە ئەو ئیسماعیلی زوو بەرەوە وەرە کارمان پێێتە کوتم کاکسەی نەچێەوە ماڵە خۆتان وەرە بچینە ماڵەمە تینانە ماڵێکی جیرانمان دەرکان ئاواڵە بوو خۆی دەوێ هاویشدی دێ هەتا سمایلمان نەدیت کەس نەیزانی چێ بریندارە و چێ گوژراوە سمایلم بردە ماڵە بابی ئەگە چوون ماڵە بابی سمایلی ماڵێکی تۆزە قەرەباڵغ بوون پڕ بوو لە جەماعەت خەڵکێکی جیران و شتەکان لە ترسی تەقەی چون هەر هاشە دەهات لە دەوروبەری دی خەڵکێکی زۆری تێدا خڕبەوە یانەوە چێکتم سمایلم هێناوەتەوە سمایلمان ئەگە دانا لیان پرسی کاکە ڕەحمانت کاکە ئەحمەدت کاکە دادە زێنەب دادە خاتوزین ئەو منداڵە نەیدەفامێگە ئەوانە شەهید کراون گوژراون دەیکوت خۆیان مات کە هەر لیاندان پاسدارەکان لیان داون لێ خۆیان مات کردو ئیدێ من سمایلم دانا و گەڕامەوە بۆ ماڵە خۆمان بۆ کن براکارم بەڵێ فەرمووەگە دەتێت کاک دیاکۆ لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هێندێک گوندی وەک قاڕنێ کەوتنە بەرهێرشی کۆماری ئیسلامی ینی قاڕنێ تەنیا گوندێک نێک کە و کوشتاری تێدا کرابێ لە لێکۆڵینەوەی خۆتدا تۆ ئاماژەت بە کام گوندەکانی دیکەش کردو بێزگە لە قاڕنێ دیارە من بەڕاستی یەکجار تامەزرۆمە ئەو ڕواەتی و جێرانەوەی کا عومەر زیاتر جۆ بدەمێ زۆر بەکەلکە بەڵام هەر بە کورتی بە ئاماژەیەک بەقەو ڕێچکەیە لە کۆمەڵکوژی سیستماتیک کە من ئاماژەم پێکرد سیستماتیک و هەدەفمەندە بە ئاماژەیەکی پێ بکەین چاوکاکسەلا هاوکات لە 1350 لە مەهاباد لە ئیندرقاژ و ئوسوکەند زیاتر لە 53 کەس دەگوژرێن دەبنێن قوربانی لە بایزاوەی نەغەدە زیاتر لە 9 کەس لە پیرانزوقی سەڵماز 17 کەس لە حوتی 1362
عرسکەم لە جبریلاوە و گوندەوێڵە و دواوانی شنۆک لە نێوان شنۆ و بەقەول نەغەدە ئەوانەدایە 6 کەس لە 23/1362 دەبێتە قوربانی، لە 25/12/61 لە جەعفەر ئاوا 2 کەس، لە 5/1/1362 دیسان لە نەغەر لە چەقەڵ مستەفا زیاتر لە 16 کەس، لە 26/1362 لە حەماملەری ورمێ 4 کەس، لە 5/1/1362 لە خەلیفەلیان 6 کەس، لە 23/12/61 لە دیلان چەرخێ و حەڵبێکۆیکان و کەرێزە و یونسلیان زیاتر لە 40 کەس دەبنە قوربانی، لە دێمەسۆری مەهاباد لە 25/12/61 4 کەس، لە ڕوولای ورمێ لە تاریخی 30/65 7 کەس، لە بۆکان لە ساروقامیش لە 23/6/1360 18 کەس، لە سەوزەی مەهاباد 9 کەس، لە سیناوەی ورمێ 6 کەس، لە سۆفیانی شنۆیە 12 کەس، لە قارنێ تەنیا قارنێ لە تاریخی 11/6/50 لە ڕۆژی کارەساتەکە 42 کەس بە کەمێک لەوی پێشتریش کەسێکیش کە سەر بە خەڵکی ئاوایی دواوان بوو دەبێتە قوربانی، لە قەرەگۆلی 18 کەس لە 6/11/1361 لە 6/1/1359 دیسان لە قەڵاتان کە ڕێژەکەی 12 کەسە، لە نەغەدا دیسانەکانە لە کانی زەردی 1 کەس، لە 26/1/62 لە ورمێ کوورەی خوارێ 4 کەس، لە 24/1/62 دیسان لە کورە ساڵە ورمێ 5 کەس، لە 5/1/62 دیسان لە گۆڕخانە 2 کەس، لە 25/12/61 لە مەرزاناوەی مەهاباد 4 کەس و ئەو ڕێژەیە دەڕوات زۆرە یەکجار زۆرە بەڵام باش کاک 380 قوربانی داوە. زۆر باشە دێمەوە لە کاک عومەر وەختێک چاو لەو لیستەی دەکەی بە تایبەت ئەوانەی کە لە قارنێک کوژراون گەلی چیان وێ دەچێ هەر ئەندامان یەک بنەماڵە بن یەک شۆرەتیان هەیە بە بڵێ هەر بنەماڵەی هیوا 3 کەس 4 کەس 2 کەس تۆ پێ دوای ئەوانە لە دەرێک کوژراون یا هەر لە ژوورێ چوونە و کشتیانن. کاک سەلاجان ماڵی وایە هەتا 6 نەفەر و 7 نەفەریشی ئەو ڕۆژەی تێدا چۆ ئەمان بەشێکیان لە دەرێ بوونە بەشێکیان لە ژوورێ بوونە هەمویان هەر لەکن یەک نەبوونە مەسەلەن بۆ نمونە ئەو کاک ڕەحمانی سلەیمانی و کاک کەریمی سلەیمانی لە مەزرا ڕاهاتوونەتەوە ئەمان بابیان کاقادری سلەیمانی دەگەڵ ڕەحیمی سلەیمانی لە ماڵێ بووە لە قاوەخانەی قارنێ منشورە لە سەر جادەکەیە کاک دیاکۆ دەزانێ نازانم جەنابەت قارنت دیوە یان نا ئەوانە لە ماڵێ بوون ئەوانە لە ماڵێ بوون لە ماڵیان هێناو دەرێ مەسەلەن ماڵە سەیدەکان 7 نەفەر هەر یەکی لە جێیەکی بوونە و لە ماڵێ چوونە 3-4 ماڵ بوون هێناوانە دەرێ شەیدیان کردوونە ماڵی وا بوو ئەو ڕۆژی پیاوی تێدا نەماوە پیاوەکان هەموو شەید کراون دەو ڕۆژەیدا. یەک شتر عەرز بکەمەش کاک دیاکۆ باسی ئەو دێهاتانەی کرد ئەمدە پێش هەماندا پێم خۆشە باسی نەغەدەی بکەین چون شاری نەغەدەی شارێکە کاک دیاکۆ بۆ خۆی خەڵکی وێیە هەتا ئەلعان لە 2 حیزبی دێمۆکراتەنە 2 سکرتێر هەنا هەرچا خەڵکی ئەو منتیقەن و خەڵکی ئەو شارە نەمان بۆ یەک جاری نێوی شاری نەغەدەیان نەیەناوە شاری نەغەدەی لە شەڕی نەغەدەیدا ئەگە حەجەمان بەسەر کوردانیاندا سەپان شارێکی وەک نەغەدەی خەڵکێکی زۆری لێ شەهید بوو نازانم چون 1/100 1/200 1/50 ئەمان شاری نەغەدەی تاڵان کرا هەرەوە نەبوو خەڵکەکەی کوژرا شارێک بوو تاڵانیان کرد هیچیان تێدا نێش بۆ خۆت ناوچەی سەرشاخانت دیتۆ بۆ خۆت کاک سەلاجان ناوچەی سەرشاخان 6-7 دێبوو هەمویان سووتان هەمویان تاڵان کرد هەمویان گشتن هیچ کەس باسییان ناکاتال ئەنجۆم لێنەوە هیچ کەس بڵێ لە کوێ لە سەر شاخان بە چاوی خۆم دیتم دوای پایزێ دوایەوەی کە سوتا بوو گەڕاومەتەوە ئەو منتیقەم دیتۆ ماڵان لەسەر جیشە و جیاو شتەکەی بەسرا بووە ماڵاتەکەش سوتا بوو یەسترم دیوە مانگام دیوە وڵاغی دیکەم دیوە لەسەر جیشە جیاکان سوتا بوون لە کانێ زەردێ هەر بە چاوی خۆم دیتومە ماڵات سوتا بوو عیسانەکان کوژرا بوون هەر یەک و دیونێ کوردستان هەمی قارنێ ئەمایدی قارنێ و قەڵاتان ڕێک دەنجی داوەتەوە هاتوۆتە بەرچاو دەنا کوردستان هەمووی قارنێ و قەڵاتانە. کاک دیاکۆ ئەوەندەی تۆ ئاگاداربی تا ئێستا ئەو هەموو گوندەی کە تۆ ئاماژەت پێکردوە دیارە کەسانێکی زۆر لەو سەردەمیدا تا ئێستا کوژراون بە تایبەتی ئەو گوندانی کە ئاماژەت پێکرد قارنێ قەڵاتە سەرکانێ
تا ئێستا بە بەڵگە کراون کۆکراونەتەوە دراونە جێگایەک شوێنێک ڕێکخراوێک ڕێکخراوی مافی مرۆڤ. کاک سەلا دیارە ئێمە بەگشتی ئێستاکانە کۆمەڵێک لە چالاکانی بواری مافی مرۆڤ و لە ڕێکخراوە گەلێکی زۆرا و زۆرەوە هاوکات کە لە مێژە دەمێک کە دەست درراوە بە مستەنەدکردن و تۆمارکردنی ئەو ڕووداوانە نێوەکان بە بەڵگەمەندکردنی ڕووداوەکان بۆ ئەوەی کە دەداهاتوویەکی نزیکدا بدرێتە بە محکەمەی پەیوەندیدار بە مافەکانی مرۆڤ، محکەمەیەکی باوەڕ پێکراو کە بتوانین داخوازی یا دەنگی ئەو قوربانیانە بین و بتوانین ئەوانە مەترا بکەین و بە چەشنێک کۆماری ئیسلامی و هەروەتر بەڕێوبەرانی ئەو کۆمەڵکوژیانە ببینە ژێر پرسیار و وەداکۆکی لە مافی گەلی کورد و لە قوربانیانی ئەو ناوسەیە بکەین. بەڵێ بە دڵنیاییوە کار کراوە خەریکی کارین، هەرچەند من دڵنیامە کە دەبا زۆر لەوەی زووتر ئەو کارانە دەست پێکرابە، بەڵام بەخۆشیەوە دەست پێکراوە و هیوادارم دەداهاتوودا جۆبیسی هەواڵی خۆش بین لەو بوارانەوە. کاک عومەر تۆ ئاماژەت بە مامۆستای کرد ئەگەر لەو دەرفەتی ماوە ڕووداوەی بجێرەوە چ بەسەر؟ کاک سەلاجان ڕووداوەکە زۆرە زۆری وەخت دەوێ ئەمان بەداخەوە دەبێ ئیمامۆستای بڕێوە پێشدە مامۆستا لە ماڵە خۆی دەبێ 2 جاران پاسدارەکان دەچن دەیبەنە دەرێ و مامۆستا خۆ ناشارێتەوە نا خەڵکێکی دیکە خەڵکی دێ جیرانەکان خۆ دەماڵە مامۆستای داوێن خۆ دەشارنەوە. ئەما مامۆستا ئینسانێک بوو بڕێ غروریە بوو، کابراکی نەترس بوو، خوا لێ خۆش بوو مەلا مەحموود 2 جاری دەبەنە دەرێ و دەینێرنەوە، ئەمان جاری سێوم ئەگە دەیبەن قورعانی بەدەستەوە دەبێ داوان لێ دەکات دەڵێ بە خاتر و قورعانی وا لە خەڵکی مەکەن، خەڵکی مەگوژن، خەڵکی عەزیەت مەکەن. کاکە بۆچی وا دەکە مەش موسڵمانی وەکەم گۆ بانگمانەیە و نۆژمانێ و مزگەوتمانێ و ئەیدی بۆ جاری سێوم ئەگە مامۆستای دەیبەن بۆ نزیک جادەی بەرن ئەوی بەلایەکی دیدا دەبن خەڵکەکەی دی بەشی زۆری بردویان لە لای قاوەخانیان شەید کردبوون و گشتویان، ئەما مامۆستای بۆ لای ئەو لای دەبن ئەگەر لە لای نەغەدەی ڕادەی واریدی قارنێ دەبی ئەویان بۆ لای بربوو لە بەردەرچی ماڵە مامجەسیمی مامۆستای بۆ بەردەست ڕێژێ دەدەن لێی دەدەن ژن و منداڵێکی زۆر چاوی لێ بە چون ژن و منداڵەکان ئەو ڕۆژی نەدەترسان پیاو ناندێورا خۆ دەرنیاما ژن و منداڵ دازیڕان دەگریان هاواریان دەکەن ژن و منداڵ بە چای خوان دەبین لەگەر مامۆستای شەید دەکەن و سەریشان لە جەنازەی کردبۆجا بۆ شایدی جەنازەی مامۆستای چون جەنازەکانیان 18 جەنازەیان بربوو دوایەوەی کە قەتوعامیان کردبوون و شەیدیان کردبوون دە پشتی ماشێنانانێ هاویشت بوون بردویانن بۆ نەغەدە و بۆ دێهاتەکانی حەجەمان ئەو دێهاتیان پێکردبوون دوای شێنا بوویانەوە لە نەغەدەی دەماشێنی شارەداری دەماشێنی زبڵیان هاویشت بوون هێنا بوویان لە پێچپێچی نەغەدەی کۆنە ڕێگای قەدیمە دوای ڕێگاکە گۆڕدرابوو لە پێچپێچی نەغەدەی دەکەنداڵان هاویشت بوون و زبڵیشیان بەسەردا کردبوون. کابرایەک حەجەم بوو لە نێو کوردان ژیا بوو ئەو دەمی نێوی خدراغا بوو، خدراغا شۆفیری کۆمپلێسیە بوو دە شارەداریدا کار دەکرد ئەوە خەبەری بە خەڵکی دابوودەنا ئەمە دەگەڕاین لە جەنازەکان نەمان دەزانیت چیان لێکردون. خدراغا کوتبووی جەنازەکان ئەوە لە پلانە شوێنن و گڵی زبڵیان بەسەردا کردوونە ئەگە چوین دەگە خەڵکی قارنی ئەو خەڵکێکە وە دوای کوڕی وە دوای مێردی وە دوای برای وە دوای خوشکی کەوت بوو لەوێ چوین گەڕان جەنازەکانمان دیتەم بۆ خۆم دەگەڵ بووم جەنازەکان ئەوەڵین هەموو هەلا بە هەلا بوون ینی لەبەر کریمی و خورابوون و بۆ گەن ببوون و دەستن لە هەجێشی دەدا بە دەستەوە داهات ینی ئەوە نەبوو بڵێ باسکی ئەو شەیدە یا ئەو مردوی بگرم بەدەست ماڵی دەتوان ماڵی گرم دەستن لە هەجێکی دابا بەدەستەوەدا گۆشتەکە بەجێ دەما یسکەکە دەماوە جەنازەکانمان دیتەوە یەکێک بە لیباسەکانیانەوە ناسیمانەوە دەناوە نەبوو بڵم دەناسرێنەوە مامۆستا مەلا مەحموودمان دیتەوە بە لیباسەکەی خۆیەوە بە لیباسی مەلامە مامۆستا مەلا مەحموود سەری پێوە نەما بوو جەنازەکەی هەبووەمان سەری پێوە نەبوو سەریان نەهێنا بۆ دەگەڵی سەریان بربوو یەکدان کو بردویانە بۆ مەلا عەسەنی ڕەزا یەکدەی کو بردویانە بۆ تارانیار یەکی شتێکیان کو دیدی معلوم نەبوو سەری مامۆستای دەگەڵ جەنازەکەی نەناشرا دەگەڵ یەسک و پرسکەکەی. کاک عومەر دەزانم باسی ئەو ڕووداوت گەلێک پێەیە ئەمە تا لێرە ڕای دەگرین بۆ ئاڵلقەکەی دیکە دەتوانی درێژەی ئەو ڕووداوە بدەی و لەگەڵ کاک دیاکۆ زیاتر باسی ئەو لێ کۆڵینەوە دەکەین کە تا ئێستا ئەنجام دران و باسی بەگشتی ئەو کەسانی کە دیسان لە دوای شۆڕشەوە کوژراون.
سپاسی هەردوولاتان دەکەم بۆ ئامادەموتان لەم بەرنامەی ڕوانگەدا. کاگومەر سپاس بۆ تۆش کاک سەلاجیان، دەستەکەت خۆش بێت، زۆر زۆر سپاس. سڵاو ڕێزمێ بۆ ملاکتان. چاوی کاک دیاکۆش ماز دەکەم، خۆشحاڵ بووم دیتم کاک دیاکۆش. چای ماز سپاس دەکەم. سپاس بۆی باش. بینەران بەڕێز بەم جۆراتینە کۆتایی ئەڵقەی یەکەمی سەبارەت بە کوشتار لە قارنێ لە دوای شۆڕشی کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 لە ئەڵقەی دابێت درێژە بەو باسە دەدەین. هەتا ئەو کات بمێنن بە سڵامەت.